پەنابردنی پیاوانی ئاینی شیعە بۆ مۆسیقای ڕاپ و سەرقاڵکردنی گەنجەکان بۆ لە خۆدان وە خۆشەویستیەک بۆ ئیمام حوسەین بەڵام لەسەر ئاوازی مۆسیقای ڕاپ. لە زۆرێک لە وڵاتانی خۆرئاوە مۆسیقای ڕاپ خەیاڵبەرە. ئەمە دیمەنی شەقامێکی گشتیە لە شاری ناشڤیل لە ئەمریکا. بەڵام لەم حوسەینیەی خواری عێراق مۆسیقای ڕاپ گۆڕاوە. هەرچەندە لە ئیسلام مۆسیقا حرامە، بەڵام بەلای ئەم پیاوە ئاینی شیعەوە گرنگە مۆسیقا چۆن بەکاربهێنرێت. مۆسیقاکەشیان ناوە رابي مهدي حسيني. الموسيقى بحد ذاتها هي محللة، لكن هنا الحرمة أين تقع؟ لإسلام دا موسيقى ريغا بيدراونيا بلام شوي بكاريناني حرام وحلالكشي دا غوريت. اگر موسيقى بو رابواردنو سماو كادبردن سر بكار بيت او حرامة، بلام بكار بيهن ريد بوشين وشابور و بيهالداني أهل البيت او حلالة. با لە ڕاپی منداڵەکانیش بڕوانی. ئەم لە خۆدانە وەکو سۆزێکە بۆ ئیمام حوسێن کە لە لای شیعەکان زۆر پیرۆزە، باوەڕیەکیشە لە لای زۆرینەیەکی شیعە. من وەکو گەنجێک ئەگەر نەیەم بۆ حوسەینیە و لەتمیە ئەچم بۆ کوێ؟ ئەچم بۆ گازینۆکان یان لەسەر شەقام دەبم، دەگەڕێم یان دوای شتی خراپ دەکەوم. لەم حوسەینیەیە بە تەمەنەکانی جوا دەرەکەون لەگەڵ ئاوازی ڕاپ بتوانن هاوتای گەنجەکان بن. من خلال الراب نستطيع أن نوصل رسالة إنسانية قبل أن لە ڕێگای موسیقی ڕاپەوە دەتوانین پەیامێکی مرۆڤایەتی بگەێنین پێش ئەوەی پەیامێکی ئیسلامی بێت، ڕەتکردنەوەی تۆندڕەوی و دەستدرێژی و پەراوێزخستنی یەکتری. ئەمە باوەڕیەکە لە لای شیعەکان لەتمیە لە خۆدان و دەربڕینی سۆز بۆ ئیمام حوسەین کە هەزاران ساڵە کۆچی دوای کردووە. یحیی بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.